پێکهاتەکانی مووسڵ بەستنی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان بە گرنگ دەبینن و هیواخوازن کە لە قۆناغی داهاتوو پارتی ڕۆڵێکی کاریگەر لە مووسڵ بگەڕێت بە تایبەتی لە ڕووی سیاسی و کارگەڕی گرنگی بە مووسڵ و خەڵکەکەی بدات. حقیقت ئەف کۆنگرە زۆریە گرنگە بۆ دەبەرە میسل چونکو حقیقت ئەف تشتێک سەر میسل دەهاتین نەکێن بینە گەلێک بینە ئەف کۆنگرە حقیقت یا پێتیڤە زۆر گرنگیە کۆمازم دەنا ئەوە دەبێت وەقەتیای و تایبەت بۆ ژێرە مووسڵ چکی بۆ ژێرە مووسڵ هەر ئێکشوە بۆ ژێرە بیە گزۆرترین زۆر پارتی گرنگیە خول لێرە هەبیە و شتە هەریە باشی لێرە هاتیەکردن. خەڵکی میسل چاوەڕێی وێ کۆنگرەیە کۆنگرە زۆر گرنگە بۆ خەڵکی میسل کو پارتی پێشتر بێتە ناو میسلدا و قوتر بیت و هاریکاری خەڵکی میسل بکەن چکۆ میسل پشتی داعش یەکەفتیە ئالوزیەکە خراپ زۆر خراپ و خەڵکی میسل هیویدارە و پارتی قوتە خوب هێزە خوب زغریتەوە و ئەم خرجی هیویدارن چاوەڕێینە ئەف کۆنگرە تشتێکی بۆ خەڵکی میسل بکەن کو بشێت قوتر بیت خاصة ناحیە ئیداری و حزبی. طبعا نتمنى من اللي راح يفوزون اليوم بالانتخابات. داخوازی جوان کسی کود کۆنگر دەسەر کەون ڕۆڵێکە بباندۆر لە مووسڵی ببینێ ژبەر و پارتی پێگە هاوێ لە مووسڵێ هەیە و گەلێک شەهید و قوربانی دبەر ئازادکردنا مووسڵێ دەدانێت لەوما داخوازی جوان دکن ji aliyê avadanî û tenahiyê ve rolê xwe bibînin. نتأمل خير للشعب الموصلي. ئەم داخواژ پارتی دکن پشتی کۆنگر بە هەموو هێز و شیان بهێنە ناوە خەلکێن مووسڵێ و خۆلەئێش و ئازارێن وان بکن خودی ji ber گۆ مووسڵ هاتیە پاشگۆ خستن داگۆ خەلک بزانە بن پارتی پارتیەکە دموقراتیە بەرجەوەندیên gelê Iraqê dipارێزە. كحياة طبيعية. وەکو کوردی خەلکی میسل ئەف کۆنگرێ پارتی ئینشاڵا سەرکەوتنێکی بەزن دێ دەستێ خۆ بهێنێت و گۆڕانکارێکی باش دێت ناو کادر پارتی دەبێت مەدەوێت احتیمامێکی زۆر بدەنە میسل چکم دیار بوو ئەم وەکو کوردی میسل وەکو خەلکی میسل لە ئەنگلێت هەیە میسل چەند مەقعد مەل میسل هینان ناحیە ئیداریەک و پەرلەمانی عێراق و ئیداریە میسل ئەوێت پلێت دەستمان دادنەوە کە دەستما ببینمەوە و کوردێت میسل احتیمامێکی زۆر بدەنێ بزۆرنەوە جێت خۆ ماڵێت خۆ ملکێت خۆ وەزع ئەمنیژی بێتە چارە سەرکردنش میسل نۆکە گرنگێکی زۆر مەدەوێت پشتی کۆنگرێمە بدەنە میسل.